دەگەڕێمەوە سەر باوەتی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە بڕیارە یەکی دەی ئەم ساڵ بەڕێوە بچێت پێکاتە نەتەوەیی و ئاینەکان لە هەرێمی کوردستاندا داوا دەکەن کە ژمارەی کورسیەکانیان زیاد بکرێت لە 11 کورسیەوە زیاتر بکرێت جا 15 بێ و هەر ژمارەیەکی تر بێت. لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کار و باری پێکاتەکان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاگایدن ئەم کاتتان باش. ئێوە لەسەر چ ئەو کاتە باش و پێوەرێک داوای زیادکردنی کورسیەکانتانەکان. وەڵە پێشێکی زۆر سوپاس بۆ کەناڵی بیستاریش کە بابەتی پێکاتەکان بابەتێکی زۆر گرنگە و هەستیارە کە بەشدارکردنیان وە بەشداری پێکردنیان لە پرۆسەی سیاسی لە پەرلەمان و لە حکوومەتە ئەمە خۆی لە خۆیدا ئیتیمامدانە بە مافەکانی پێکاتەکان کە پارەپێدانە بە پێکەوەژیانی پێکاتی نەتەوەی و ئەدیانەکان لە هەرێمی کوردستاندا. گرنگە کە بەشداری پێکردنی کۆتا وەکو کۆتا لە پەرلەمانی کوردستان کە دیارە لەو ماوەی ڕابردە زۆر باسی کۆتا کراوە و کە دیارە هەندێک لایەن کە باسییان کردووە و زیاتریش لە کۆبنەوەکان و لە کۆنفرانسەکانش کە زیاتر باسی کۆتا ئەکرێت و کە باس لەوە دەکرێت و بۆ کەمکردنەوەی ژمارەی کۆتاکان وە لاینی کاتیشدا باس لەوە ئەکرێت و کە کۆتا سەربەلایەنێکی دیارکراون لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەمانە بەڵام ئێوە بۆ نمونە لەسەر چمەنامایەک داوای زیاترکردنی ژمارەی کورسەکانتانەکەن پێتان کەم ئەو 11 کورسێکە دیاریکراوە لەسەر ژمارەی دانیشتوانەکانی پێکاتە ئاینی نەتەوەییەکانە لە هەرێمی کوردستانە؟ یعنی لە ئێستادا کە 11 کۆتا کە پێکاتەی نەتەوەیی کە وەکو نەتەوەی تورکمان و کلدان و سریان و ئاشوری وەکو نەتەوە بەشدارن لە پەرلەمانی کوردستان کە لە ئێستادا زیاتر ئەو داواکاریانە کە لەلایەن نوێنەرانی پێکاتەکانە کە داوا ئەکرێت و لەسەر ئەساسی ئەمە کە ئەمە زیاتر لە ئێستادا بۆ ئەوەی بەشداری پێکردنی نوێنەرانی پێکاتەی ئاین و ئاینزانەکانی لە پەرلەماندا و پێویست دەکات و ضرورە کە زیادکردنی کورسی کۆتا لە 11 و ئەمانەیە کەمانەش نوێنەری خۆیان هەبێت. بەڵێ ئەوان بەڵێ پێکاتەی ئاین و ئاینزانەکان کە مەبەستیشمان لە پێکاتەی یزدی و شەبەک و کاکەی و ئەوانی تریش کە مافی خۆیانە کە بەشدار بن لە پرۆسەی سیاسی و لە پەرلەمانی کوردستاندا مەمافێکی زۆر تەبیعی و ئاساییە کە ئەم کۆتایە بە قانون یعنی بە یاسا تەنزیم کراوە. ئەمە مافێکی وتم کە مافێکی دموکراسیە و مافێکی حەقە و کە بۆ بەشداری پێکردنی زیاتر پێکاتی نەتەوەی و ئاین و ئاینزانەکان لە پەرلەمانی کوردستاندا بۆ مەبەستەش کە داواکراوە و شتێکی زۆر ئاساییە کە دەبێت زیاتر پاڵپشت بین و زیاتر پارە پێ بدەن بۆ ئەوی فراوانتر بێت بۆ ئەوی بەشداری پێکردیان. بەڵێ یعنی ئێمە کە پێشترش ئەمە باس کرا کە لە ئێستادا کە پێکاتەی نەتەوەییش کە داوا ئەکرێت و کورسی کۆتەکان زیاتر بکرێت و لێرە گرنگە کە بەشداری پێکردنی ئەم پێکاتانەیە لە پرۆسەی سیاسی کە ئێمە کە ڕێی جیاواز هەیە و کە ئەمە شتێکی زۆر تەبیعیە وایە هەندێک لایەن کە داوا ئەکات بۆ کەمکردنەوەی کۆتا ئەمە هەڵەیە کە لە ڕاستیدا ئەمە مەترسیش دروست دەکات لەسەر پێکەوە ژیانی نەتەوەکان و یان پێکەوە ژیانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان لە عینی کاتیشدا پاشەکشێشە لە پرۆسەی دموکراسیدا لێرەدا ئەمانە بە قانون تەنزیم کراوە. کاگایدن ئەمێ بەڕاشکاوی پێم بڵێ ئەو لایەنانە چێن کە دەیانەوێت ژمارەی کورسی پێکاتەکان کەم بکرێتەوە لە نێو پەرلەمانی کوردستان. یان ئەو لایەنانە کە دیارن کە پێشتریش لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان زیاتر کە لە ڕابردوش کە زیاتر باسییان کردووە کە تێبینیان هەبووە و
وە مڵاحەزیان هەبووە لەسەر کۆتا و لێرەدا ئێمە دەبێت مەسلەی کۆتا و مەسلەی مافەکانی پێکاتەکان جیاوازە کە مەسەل ئێستادا نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان و سریان و ئاشووری کە ئەم دوو نەتەوەی ئاساسن لە هەرێمی کوردستان لەگەڵ نەتەوەی کورد کە پێکەوە ئەژین لە هەرێمی کوردستاندا ئەمە کە مافی خۆیانە کە بەشدار بن کە لە پرۆسی سیاسی لە بڕیارە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستانیش کە لە ئێستادا ئێمە لەگەڵەدان کە دەبێت هەموو لایەنەکان یعنی ئەو لایەنانەش کە لە ئێستادا تێبینیان هەیە و ڕێی جیاوازیان هەیە دەبێت پاڵپشت بن بۆەوەی بتوانن ئەم پێکەوە ژیانەی لە هەرێمی کوردستان هەیە و زیاتر پەڕێ پێ بدەین و کە کۆتا و یا پێکاتەکان نەکرێن لە تەڕەف لە نێوان ئەم کێشە سیاسی کە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە و لە هەرێمدا باشەوە دیار ناتوێت ناوی لایەنە سیاسەکان بێنی بەڵام ببینی و گلەی ئەوان ئەوەیە کاگایدن بۆ نمونە دەڵێن پێکاتەکان لەگەڵ هەموو بڕیارێکی پارتی دیموکراتی کوردستانن ینی پارتی چی بڵێ ئەوانش لەگەڵین جا پرسیارەکە ئەوەیە ئێوە سیاسەتی خۆتان هەیە یان بەڕاستی پارتی هەرچی بڵێ ئێوە دەڵێن بەڵێ ئەمە لێرەدا ئەمە هەڵەیە ئەم بۆ چوونە وانە کە لە ئێستادا ئێمە وەکو لایەنی سیاسی وەکو نەتەوەی تورکمان و وەکو نەتەوەی کلدان و سریان و ئاشوریش ئێمە ئێستا کە تحالف هەیە یان ئیتیفاق و ڕێککەوتن هەیە لەگەڵ پارتی کە بەشدارین لە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن یەکێتی بەشدارە چۆن بژێتنەوەی گۆڕان بەشدارە ئێمە پابندین بۆ ئیتیفاقی کە لە ئێستادا کە وەکو نەتەوە و وەکو لایەنی سیاسی بەست لەوێ بڵێ کە ئێمە ئۆپۆزیسیۆنین هاوپەیمانین لەگەڵیان بەلێ ینی هاوپەیمانی ئیتیفاق و ڕێککەوتن هەیە لە عینی کاتیشدا وەکو لایەنی سیاسی وەکو نەتەوەش ئێمە پەیوەندیی باشمانە لەگەڵ پارتی و لەگەڵ یەکێتی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە عینی کات لەگەڵ لایەنە سیاسەکانی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان ئێمە لە هەموو کات زیاتر وەکو نەتەوە وەکو پێکاتەش ئێمە نامانێ ببینە تەڕەب لە نێوان لایەنە سیاسەکان لەو کێشە سیاسانەیە کە لە نێوان لایەنە سیاسەکان لە عینی کاتشدا ئێمە دەمانێت ببینە تەواوکەری بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە نێوان لایەنەکان دەمانێت ببینە فاکتەریشی باش بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە نێوان لایەنە سیاسەکان لە پەرلەمان و لە هەرێمدا لەبەرەوە ئێمە پێویستمان بە ڕێککەوتن هەیە پێویستمان بە تەوافقی هەیە بۆی بتوانرێت کێشەکان چارەسەر بکەین لێرەدا گرینگە کە مەسەرەن پێکاتەکان بە شێوەیەکی ئەکتیف و کارە بەشدار بن لە پەرلەمانی کوردستان لە کۆمیسیۆن و باڵاو لە هەموو دام و دەستگاکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە وجودی ئەمانە زیاتر پاڵپشتەکە پارەپێدانەکە پشتوانیەکە بۆ پێکەوە ژیانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان ئێوە لەگەڵ یەک بازنین یان فرەبازنین یعنی ئەمە گرنگە ئێمە وەکو نەتەوە وەکو پێکاتە ئێمە کە بۆ بەرژەوەندی کۆتەکان لەگە ئەوەیە کە یەک بازنین لەگە یەک بازنین ئەمە گرنگە و کە ئەمە کە وتمان یەک بازنەی ئەمە چی لەگەڵ یەک بازنین لەگەڵ فرەبازنین ئەمێ بۆم ڕوونکەیتەوە یعنی ئێمە دیارە کە لە ئێستا دەکە ئێمە مەسەلەن وجودی مەسەلەن بوونی نەتەوەی تورکمان کە لە ئاستی لەسەر ئاستی هەرێم دیارە لە مرکزی شاری هەولێرە لە منطقەی سلێمانیش لە منطقەی گەرمیان و لە شارچکەی کفریە بەڵام لە عینی کاتیشدا وجودی مەسەن بوونی نەتەوەی کلدان و سریان و ئاشی وەکوونەتەوە لە هەولێر یان لە دهۆکە ئەمە ڕێی نەتەوەکانە و ڕێی پێکاتەکانە کە بۆ یەک بازنەی کە بۆ بەرژەوەندی بۆ پێکاتەکانی تێدایە و کە دەتوانە زیاتر بەشدار بن بە شێوەیەکی فراوان تەوەسعتر بەشدار بن بۆ ئەوەی کە نوێنەراتی ڕاستەقینەی خۆیان بچنە پەرلەمان لێرەدا ئێمە لەگەڵە دانیشت کە لە عینی کاتیشدا وتم کە نابێت ئەو لایەنە سیاسیانش کە نابێت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە دەستێوەردان و یا مداخلەی لە کاروباری پێکاتەکان بکرێت و لێرەدا ئەو بابەتانە کە یا ئەو پرۆژە یاسانە کە تایبەتە بە پێکاتەکان و وەیانەتەوەکان لە هەرێمی کوردستان پێویستە بە ڕاوێژکار و یا بە تایبەت بێ یان بە ڕاوێژکار بە پێکاتەکان بکرێت و لەبەرەوەی
لە ئێستادا هەندە شت کە باز ئەکرێت و یا هەندە شت کە بڕیار وەردەگرێت و یا بۆ چوونی جیاواز هەیە تایبەت بە پێکاتەکان پێویستە لەگە پێکاتەکان ڕاوێژکار بکرێت و پێویستە لەگەر پێکاتەکان ئیستیشارە بکرێت و ئەمە باشتر دەبێت و بۆ پێکاتەکان و بۆ ڕەوشی سیاسی پێکاتەکانیش لە هەرێمی کوردستاندا. زۆر باشە. ئەگەر بکرێتە چوار بازنە بۆ نمونە و کۆتاکانیش کورسەکانیان دابش بکرێت بەسەر پارێزگاکاندا ئەکید لەوانەیە پارێزگای سلێمانی ژمارەی کورسێکی زۆرتری بەرکەوێت لە ئابڵێن وەکو پارێزگایەکی دهۆکیان هەولێر لە کاتێکدا ژمارەی پێکاتەکان لەو پارێزگایە کەمترە. ئێوە ئەگەر کرا چوار بازنە یعنی ئێمە هەڵوێستی ئێوە چیە بێ چیەکەن چۆن ئەمە چارەسەرەکان؟ یعنی ئێمە وتم ئەمە ڕێزمانە بۆ ڕێی جیاواز و کە ئەم بۆ چوونی جیاواز ئەمە شتێک زۆر تەبیعیە کە ڕێی جیاوازەیە بەڵام لێرەدا ئەمە کە پێویستە کە بەڕاوێژکار لەگەڵ نوێنەرانی پێکاتەکان ئەو بڕیارە دەبێت پێکاتەکان بخۆیان بدەن کە چۆن دەبێت و چۆن بەشدار ئەبن وایە سیستەمی کۆتا چۆن ئەبێت و ئێمە ئەگەر هاتوو کە لە یەک بازنەی زیاتر بوو ئەو کات ئێمە داواکاری پێکاتەکانیش بۆ زیادکردنی کۆتا پێشنیاریان دەبێت و یعنی کە لێستا دەگەر هاتوو کە مەسەلەن کۆتای نەتەوەی تورکمان کە تەوزیع کرا لەسەر شارەکان ئەو کاتیش کە داواکاریەکانەوەیە دەبێت کە لە 5 کۆتا بکرێت و بە 7 کۆتا بۆ ئەوەی بتوانرێت کە ئەمە نوێنەرانی کە لە دەرەوەی شاری هەولێر وەکو لە سلێمانش یان لە کفری ئەوانە بەشدا بێت لێرەدا بەست لەوەیە ئەندامێکی ژمارە پێکاتەکان ببێتە پێوەرد ژمارەیان چەندە لە سلێمانی و ئێستا دەکە پێشنیارەکەیە بەلێ مەسەلەن پێشنیاری ئێمە وەکوونەتەوەی تورکمان لەگەوە دەن کە لە 5 کۆتا زیاتر بکرێت و بۆ 7 کۆتا وەکوونەتەوەی تورکمان کە لێستادا ئەو 5 کۆتایە کەمە لە پەرلەمانی کوردستان لێرەدا ئێمە هیچ جیاوازێک ناکەین لە بینی شارەکان لێرەدا ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزە کە دەردەچێت لە شاری هەولێر بێ و یان لە شاری کەفری بی و لە شارەکانی تر ئەمە نوێنەرایەتی نەتەوەی تورکمان دەکات لە هەرێمی کوردستان هەمان شەوەی بۆ کلدان و سوریان و ئاشوریش وایە لەبەرەوەی پێویست ناکە کە تەوزیعی جۆڕافیە لەسەر کۆتان بکرێت و ئەگەر هاتوو کە ئەو بۆ چوونە کە زیاتر تەطبیق کرا یان ئەم پێشنیارە تەطبیق ئەو کاتیش ئێمە لەگەڵەدان کە دەبێت کۆتا ژمارە کۆتەکان زیاد بکرێت و بۆ ئەوەی کە نوێنەرانی تریش بەشدار بن لە پێکاتەکان بەڵام ئەگەر زیادیش کرا هەر زیادکردنەکەش زیاتر بەر سلێمانیەکەوێتن کاگایدن یانە لێرەدا ئێمە لە ئێستادا وەکو پێکاتەکان وەکو نەتەوەکە ئێمە لەگەڵ یەک بازنەی داین یعنی یەک بازنەی کە هەمان هاوشێوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەکە بۆ کۆتەکان یەک باز نەبوو لەسەر ئاستی عێراق و کە لە هەڵبژاردنەکانی ڕابردەتانەوێ ئەگەر بێت باز نەبوو باز نەبوو هەڵبژاردن هەمواریش کراوە کرا چوار بازنە بەڵام بۆ کۆتاکان یەک باز نەبێت یەک بازنە بەلێ ئەمە بەلە یەک بازنەیە بۆ کۆتەکان چکە لە پەرلەمانی عێراق کە فرابازنەی بوو بۆ هەڵبژاردن بەڵام بۆ کۆتەکان یەک بازنەیە بوو چکە ئەمانە پێویست دەکە کە زروفەی ئیسیسنانیان هەیە پێویست بۆ دەکات کە ڕێی پێکاتەکانیش وەربگرن لەبەرەوەی وتم کە وجودی پێکاتەکان گرنگە و کە دەبێت زیاتر پاڵپشت بین بۆ ئەوی بەشداریەکی باشیان هەبێت و لە پرۆسی سیاسی لە پەرلەمان و لە بڕیارە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا باش ئەگەر یەک بازنەش بوو ئێوە هەر داواکەن ببێت بە 15 ژمارەی پێکاتەکان لەگەڵ ئاینەکان ئێمە لە یەک بەڵێ لێرە ئێمە یەک بازنەش بێت و ئەگەر هاتوو چەند فرەبازنەیش بێت و ئێمە کە پێشنیار هەیە و ئەوە داواکاری ئێمەیە و داواکاری پێکاتەی نەتەوەیەکانە بە تایبەتی نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان و سیریانە ئاشوری و پێکاتەکانی تریش کە ئەدیانەکانیش ئێمە داواکارین کە ئەم کورسێستا هەیە لە 11 زیاتر بکرێت و یان لە 15 و بەرەو سەرەوە ئەمە ماپەچی تەبیعی و ئاساییە بۆ بەشداری پێکردنی نوێنەرانی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان باش ئەی بۆ ئێستا داوای ڤیتۆەکەن هەستەکەن مەترسیتان لەسەرە یعنی ئەمە دەبێت لە دەستور ئەمە تەزبیت بکرێت و
ئەمە پێشنیاری پێکاتەکانە کە ئەو بابەتانە ئەو پرۆژە یاسانە کە تایبەت بە نەتەوەکان بوو ئەمە شتێکی زۆر تەبیعیە کە دەبێت نوێنەرانی پێکاتەکان و لایەنە سیاسەکان بڕیار بدەن ئەمەش تایبەت بە دەبێت و بە ماپی ڤیتۆ بە حەقی ڤیتۆ بۆ ئەوەی بتوانێت بۆ حیمایەکردنی مافەکانیان لە چوارچوە ئەو قانونەکە پەرلەمانی کوردستان دەردەچێت. والله ئێمە لێستادا هەست بە مەترسی ناکەین کە لە ئێستادا ئێمە وتم کە وەکو نەتەوەکان کە بەشداری لە پرۆسێ سیاسی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتریش پشتیوانی لە پێکەوە ژیان و لە مافەکانی پێکاتەکان ئەکات و لە هەرێمی کوردستان ئەمەش جێگای دەستخۆشیە کە لە ئێستادا پێکەوە ژیانێکی زۆر باشەیە و کە وجودی ئەم نەتەوانەی لە هەرێمی کوردستان کە ئەمەش پاڵپشتەکە بۆ مافەکانی مرۆڤ پاڵپشتەکە بۆ دموکراسیە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی پێویستە بۆ حیمایەکردنی بۆ حیمایەتکردنی ئەمانە ئەو حەقی ڤیتۆ گرنگە بۆەوەی ئەو مافە ڤیتۆیە بەکاربێنن لە ئێستا دەکە قانونی ڕقم 5 ژمارە 5 کە لە 2015 لە پەرلەمانی کوردستان مسادقەی لەسەرکراوە قانونە یاسایە کە بۆ حیمایەکردنی مافەکانی پێکاتەی نەتەوەی ئەدیانەکانە ئەمە لە 11 مادە پێک هاتووە ئەو ئەمانە زۆر گرنگە کە ئەمە دەبێت زیاتر لە پراتیکتە ئیشی لەسەر بکرێت و ئەمانە کە حیمایەی مافەکانی پێکاتەکان دەکات لە هەرێمی کوردستانی عراقدا. سپاس بۆ بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس. زۆر سپاس.